من ئەوەی بە من وتراوە لەلایەن ئێمە نوێنەرمان هەیە لەو لەژنە باڵایە کە على ئاساس هەموو ئەو پرسانە بەرزکراوەتەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و چاوەڕێی وەڵامی ئەون بۆ مەسەلەی وردبینی سەرەتایی کراوە و ئێمە چاوەڕێی حکوومەتی بەغداین و ئێمە هەموو تەسیلاتێکیشمان بۆ کردوون بۆ مەسەلەی ئەوەی کە چ مەلەفێکیان بوێت چیان بوێت مەسەلەی ئەوەی کە هاتوچۆیان بوێت هەرشتێکیان بوێت ئێمە بە ڕێنمایی بەڕێز سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر شتێکیان بستوێت بۆمان کردوون و تەسیلاتمان بۆ کردوون ئێستا بە پێی زانیاری ئێمە ئەو ڕاپۆرتە بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و چاوەڕوانی سەرۆک وەزیرانی عێراقن بۆ بڕیاردان لی ئەوەی بە ئێمە وتراوە بەڵێ و توانە ئێمە ڕاپۆرتی ئەوەلیمان بەرز کردوێتەوە ئێمە بەردی بناغەی زۆر شوێنی ترماندانەوە و ئێمە لە کابینەی حوتی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی بای 1 ملیار و 200 میلیۆن دلار پرۆژەمان هەبووە لە زاخۆ تا خانەقین بە نزیکەی 2500 قەڵەوێرە بەڵام خۆتان نەزان بەهۆی قەیرانی داراییەوە نەکەر پرۆژەکەی چەمچەماڵ پرۆژەکانی تریش ئیتر لە مانگی 2014 و دوای ئەوەی حکوومەتی عێراقی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانی بڕی ئەو قەیرانە دروست بۆ ئێستاش لە هەوڵداین ئێمە لە هەوڵداین بەردەوام لە هەوڵداین بۆ ئەوەی بە ئیستیسناش بێ بە هاوردەکردنیش بێت بڵین شتێک بکەین بۆ قەزای چەمچەماڵ